بەڕێزانۆ کووتمان ئەم دەورەی ئێستا خولی دووەمی وەڵامی گومانەکانە دەربارەی وەڵامدانەوەی شوبهە و گومانەکانی بێباوەڕان و مولحیدین و ئەهلی بیدع بە هەموو جۆرەکانیەوە. داوا دەکەین لە خوای پەروەردگار کە تەوفیق و سەرکەوتن ببەخشێت بەم دەورەیە و بە بەشداربووان و لە سەر و هەمومانەوە مامۆستا بەڕێزەکانمان خوای گەورە پاداشتیان داتەوە. ئێستاش چاوەڕێی بەڕێز دکتۆر عەبدوڵڵەتیف ئەحمەد دەکەین کە بێت وتەیەکمان پێشکەش بکات. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. لا ورزكان وخش ورزكان جيل متابعتكم شويكم السلام عليكم. ويقول نيتي من شو أوي برزيش خالص كات. ما بس ما رزاقوني پروردگار مان بيت ما بس ما خدمت كردني عيني بيروزي إسلام بوكخوي. برزكانم أم دورية تشيا وبوتشيا. دورة كوكو ديارة. جوانی و چاچێتی ئیسلام لە وەڵامدانەوەی چیدا شوبهەی کەسانی لاڕێ و گومڕاو بێدین. بێگومان کەسانێک هەیە مولحیدە، کەسانێک هەیە کافرە ئیمانی نییە نە بەخوا نە بە هیچ دینێک، و هەشە ئیمانی بەخوا هەیە و دینێکی محەڕەفی هەیە، و کەسانێکیش هەیە لە ناو دایرەی ئیسلامدا بەهەڵە لە ئیسلام حاڵی بوون و لێکدانەوەی غەڵەت دەکەن بۆ ئاینی پیرۆزی ئیسلام. هەموو ئەوانە شەو و ڕۆژ ئیش دەکەن لەسەر ناشیرنکردنی ئیسلام عن قەسد ئەو غەیری قەسد. ئەوەی کە دوژمنی ئیسلامە عن قەسد هەدەفی ئەوەیە وەیەبغونەها عیوەجە، ئیسلام خوار بێت، ناشیرین بێت، لە پێشچاوی خەڵک بێزێنراو بێت. ئەمە ئەوەی کە ناحەزە بە ئیسلام. ئەوەش کە موسڵمانە کە لە ناو دایرەی ئیسلامدایە بەڵام بەهەڵە حاڵی بووە لە ئیسلام، ئەوی شەو ڕۆژ ئیش دەکا بە نیەتی خۆی خزمەت بە ئیسلام دەکا، بەڵام وەکەم من مرید للخير لم يصبه أرادوا الآخرة ولم يعرفوا سبيلها. قولي يكميان ابن مسعود ومقولي دومشيان عمر كري عبد العزيز رضي خوای گەورەی لێ بێ. كم من مريد للخير لم يصبه. ما بس زۆر کەس هەیە کە مەبەستی خەیرە، مەبەستی گەیشتنە بە خزمەتکردنی ئیسلام، بەڵام نازانێت چۆن خزمەتی ئیسلام کە ئەرادە نەفعەن فەضەر، دەیەوێت سوود بگەێنێ بە ئیسلام و موسڵمانان، بەڵام زەرەر دەدا لە ئیسلام و لە موسڵمانان. ئەوەی کە داعش پێی هەڵدەستێ لێرە و لەوێ، ئەگەر بێت و ئینسانی منصف، ئینسانی بە ویجدان و عاقڵ بێت لێی وربێتەوە، ئایا چه سوودێکی هەبوو بۆ ئیسلام و موسڵمانان؟ ئەسڵ لە جیهاددا لتەکونە کەلیمەت الله هی العولیا، بۆ ئەوەی کەلیمەی ئەڵڵا بەرز بێتەوە. ئێمە بینیمان کارێکیان کرد کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله و عەلەمی لا ئیلاهە ئیلا الله فڕێدرایە خوارەوە و خەڵک پێی لێدەنا. چێ سەبەبە؟ ئێوە سەبەبن. ئایا هاتن وڵاتێکی کوفر فەتحکەن، ئازادیکەن، لەژێر ستەم و گومڕایەتی کوفر ڕزگاریکەن و ئیسلام تێدا بڵاو بێتەوە؟ نەخێر. بەڵکو هاتن وڵاتی موسڵمانانیان کاول کرد و ئافرەتانیان بێوەژن کرد، دایکانیان جەرگ سوتاو کرد، مناڵانیان هەتیو کرد و ئیسلامیان ناشیرن کرد و ئەوجا لێیاندا و ڕۆیشتنەوە و ئەوەی ماما و ئەوەش کە نەما تیاچوو. نەتیجەکە چی بوو؟ ئەوە بوو تەنها موسڵمان زەرەری کرد، کەسی تر زەرەری نەکرد. ئەمریکا زەرەری نەکرد، چەک وەسلحەکەی ساغ کردەوە و فرۆشتی. لە ڕسمێکی کاریکاتێرین بینی کە ئەمریکا و ڕووسیا دێن چ دەکەن؟ کەسانی موسڵمانی توندڕە و ناحاڵی وەکو درەخت دەیان ڕوێنن، دەیان چێنن، ئەوانیش دێن ئاویان دەدەن. یعنی چی؟ یعنی ئەم ڕووەکە، ئەم نەباتە، ئەم درەختانە بۆ ئێمە زۆر بەسوودن، بەرهەمەکەی بۆ ئێمەیە.
چێ ئاو دەدات چ درەختێک ئاو دەدات درەختەکە هەمووی بریتیە لە مسلمان بەڵام مسلمانێکی ناحاڵی و توندڕە و ئەوان دێن ئاوی دەدەن بۆی گەشە بکە پێ بگا چونکە گەشەکردن و پێگەیشتن و زۆربوونی کەسانی ناحاڵی لە دین گەورەترین سوود و قازانجی هەیە بۆ چێ بۆ دوژمنانی ئیسلام و گەورەترین زەرەریشە لە ئیسلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەستی کرد بە داعوا تحقیقی تەوحید و کەمال و جەمالی ئیسلامی چەسپاند لە مەدینە ئینجا لە شاری مەکە. دوای وفاتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەبوو بەکر بە هەمان شێوە عومەر بە هەمان شێوە. کاتێک کە عەلی هات ڕەزای خوای گەورەی لێبێت دووچاری چێ بووە؟ دووچاری قەومێک بوونەوە بە ناوی ئیسلام بە ناوی موسڵمان بە ڕیشێکی درێژەوە بە هەدی و سەمتێکی دینداریەوە هاتن شمشێرەکانیان و تیرەکانیان ڕوو کردە خەلیفەی موسڵمانان عەلی کوڕی ئەبی تاڵب ڕەزای خوای لێبێ و سەحابەی ڕەسوولی خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. ئەوە وای کرد کە موسڵمانان بەوانەوە مەشغوڵ بن، کۆمەڵێکی زۆر لە سەحابەیان شەهید کرد و لە سەرووی هەموویانەوە ئامۆزای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە عەلیە باوکی حەسەن و حوسەین مێردی فاتیمە خەلیفەی موسڵمانانە هاتن شەهیدیان کرد. بە چیان زانی؟ بە دینداریان زانی. چۆن ئەبوو بەکر و عومەر و عوثمان بەردەوام بوون لە فتوحات و لە بڵاوکردنەوەی ئیسلام کەچی ئەوان هاتن ڕوبەڕووی داعوەی ئیسلامی بوونەوە ڕوبەڕووی بڵاوبوونەوە و ئینتیشاری ئیسلام بوونەوە هاتن عەلیان بە کافردانە وازیان لە ئەهلی ئەوثان هێنا دەستیان کرد بە قیتالی ئەهلی ئیسلام. عەلی و سەحابە کافرن، ئەوانە هەمووی کافرن، پێویستە ئەوانە لە ناو ببرێن. بۆیە براکانم دەبینین چ لەلایەن دوژمنانی ئیسلام ملحیدەکان بێدینەکان چ لەلایەن موسڵمانی ناحاڵی عەقەبات و بربەست دروست دەکرێت لە ڕێی داعوەی ئیسلامی، گومان و دوودڵی دروست دەکرێت بۆ ئەهلی ئیسلام. لابردنی ئەو گومان و دوودڵیە و لابردنی ئەو عەقەبات و تاسەی سەر ڕێگا ئەوە واجبێکی شەرعیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ يحمل هذا العلم من كل خلف عدوله ينفون عنه تحريف الغالين وتأويل الجاهلين وانتحال المبطلين. چێ ئەم دینە هەڵدەگرێ وەکو خۆی؟ چێ بە ئەرچی حیمایەی دین هەڵدەستێ علمی صحیح هەڵدەگرێ؟ ئەوانەی کە بەم وەزیفەیە هەڵدەستن. ينفون عنه تحريف الغالين، ئەهلی علم بەحەق ئەوانن کە الغالین ئەوانەی زێدەڕەوی دەکەن لە دیندا، دێن زێدەڕەوکارەکان تەحریف دروست دەکەن لە دیندا، بە حساب باسی ئیمان دەکات بەڵام لەولاوە ئیماندار کافر دەکات، بە حساب باسی سنەتت بۆ دەکات بەڵام ئەهلی سنەت بۆ تەبدیع دەکات، بە حساب باسی تەوحیدت بۆ دەکات بەڵام ئەهلی تەوحیدت بۆ تەکفیر دەکات. بۆیە براکانم لادانی ئەم گومانانە لەسەر ڕێگای داعوەی ئیسلام ولا بردن و ڕەوانەوەی ئەم شوبهانە لە دڵی موسڵمانان و لە ئەذهانیاندا ئەرکێکی شەرعیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی ينفون عنه تحريف الغالين. ئەمڕۆژ تاوەکو كلما ازداد الجهل وقل العلم ازداد الغلو، تاوەکو علم کەم بێت و جەهل زۆر بێ غلو زیاترە. بۆیە وەرن مقارنە بکە، ئایا لە سەردەمی ڕەسوولی خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کە علم زیاتر بوو لە سەردەمی ئەو غلو سەری هەڵدا یعنی زیاد بوو زۆر بوو، یا لە سەردەمی عەلی کوڕی ئەبی تاڵب ڕەزای خوا لێبێ لە سەردەمی ئەبوو بەکر و عومەر غلو زیاتر بوو زێدەڕەوی و توندڕەوی، یا لە سەردەمی عەلی لە سەردەمی عەلی ڕەزای خوای لێبێ؟ بۆ چونکە وەکو ابن عباس ڕەزای خوای گەورەی لێبێ فەرمووی جئتكم من عند أصحاب رسول الله وليس فيكم من صحب رسول الله. کاتێک کە عەبدوڵای کوڕی عەباس ئەویش ئامۆزای پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام چوو بۆ لای خەواریجەکان نەسیحەتیان کە بابە ئەوەی ئێوە خەریکن ئەمە خزمەت بە ئیسلام نییە، ئێوە زەرە لە ئیسلام دەدەن، هاتوون ڕوبەڕووی خەلیفەی موسڵمانان بوونەوە، دەتانەوێت ئێمەی سەحابە بە کافر بزانن، ئێوە غەڵەتن، ئەو جا بزانن من لەلایەن چێوە هاتوون بۆ لای چێ؟ من لەلایەن کەسانێکەوە هاتووم کە هاوڵی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵاتو وەسەلام، سوحبەتی پێغەمبەریان کردووە، ئەوان لە دین شارەزاترن، بەڵام ئێوە هیچ کام لە ئێوە مصاحبەی ڕەسوولی خوای نەکردو عەلەیهی سەڵاتو وەسەلام. لە ناو خەواریجدا یەک کەسی تێدا نەبوو سەحابی بێت. کەواتە ئەوەی کە لە پێغەمبەرەوە نزیکە عەلەیهی سەڵاتو وەسەلام و دوای پێغەمبەر سەڵاتو وەسەلام ئەوەی کە لە سنەت و
هەدی پێغەمبەر نزیکە عەلەیهی سڵاو وسەلام ئەوە مستەقیم دەمێنێتەوە. بەڵام ئەوەی کە دوورە لە مەدرسەی ڕەسوولی خوا عەلەیهی سڵاو وسەلام بێگومان ئەوە بەرەو ئینحیراف دەڕوا. ئەمڕۆژ کە تەماشاکەین ئەوانەی کە هەڵدەستن بە تەکفیرکردن، زێدەڕەویکردن لە تەکفیردا بێ، لە تەبدیعدا بێ چێن؟ ئەلبانیە؟ نا، أبعد الناس عن التكفير. ابن باز أبعد الناس عن التكفير والتبديع. ابن عثيمين أبعد الناس دورترين كسل تكفير وتبديع، طبعا بغير حق. أوانين أي شيء من دالو بالا ولولات أعجمية كان غالبا بويا دبيني كسق لا كردستاني إيما دجيت كنازاني عبارتك بخوينته بينوسي بصحيحي بەڵام ئامادەیە مامۆستایان و دوعات و بانخوازان یا تەکفیرکە یا تەبدیعیکە. تەماشاش دەکەی نازانێ بنووسێت، ئەسڵەن نووسینەکەی صحیح نییە. ئێڕۆ لە تۆ هیچت نەخوێندووە، نەلای ئەهلی علم خوێندووتە، نەلای زانایەک خوێندووتە، نە هیچ لە دین دەزانیت. چۆن وا جورئەتت هەیە تۆ خەڵک تەکفیرکەیت و تەبدیعیکەیت؟ بۆ جەهل. کەواتە براکانم وەظیفەی ئەهلی علم یەکەم شت ئەو غلووەی کە دێتە ناو دین، جا الغلو في الأشخاص بێ، ئەوەتە شخصانێک کەسانێک بەرز دەکرێنەوە بۆ مەرتەبەی خوایەتی، سوێندیان پێ دەخورێ، سوزدەیان بۆ دەبرێ، هاواریان بۆ دەکرێتێ، یا کەسانێک بەرز دەکرێنەوە بۆ مەرتەبەی پێغەمبەرایەتی من حيث لا يشعرون. قسەی ئەو بەلایەوە نەسە، قسەی ئەو بەلایەوە میزان و تەرازووە، حجەیە. با عالمیش بێ، با پیاوی چاچیش بێ، نەوەکو کابرای شخص پەرست بیپەرستە و هاواری کەیە، نە بشی کە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام قسەی ئەو بەلای تۆ قورئان و حەدیث بێت، کە بڵێن کاکە فڵان زانا هەڵەی کرد. چی هەڵەی کرد؟ ئەو تۆ بێئەدەبی لەگەڵ عولەما، تۆ مبتەدیعی، تۆ گومڕای. بۆ کە وتم عالمێک هەڵەی کرد ئەمە گومڕاییە، بۆ چونکە خۆی ناحاڵیە لە دین، وەکو پێویستەی نەگەیشتووە. تەماشا دەکەین غولو لە عالمێکدا دەکا یا غولو لە پیاو چاکێکدا دەکا. جاوەرە ئەم سێ مەزهەرە بێنە پێش چاوی خۆت. هەیە هناك من غلا في الأئمة، وهناك من غلا في الأولياء، وهناك من غلا في العلماء. هەر سێکی غلووە. غلو لە ئیمامێکدا بکەی، لە عەباس بێ، لە حوسەین بێ، لە هەر کامێکیان بێ، ئەمە غلووە مەرفوضە، نەتیجەکەی شیرکە. یا غلو لە ئەولیاءدا بکەی، ئەمە شێخ عەبدولقادری گەیلانی بیکەی بە غەوس، کە غەوس تەنها ئەڵڵایە، ئەمە هەر غلووە. یا غلو لە عالمێکدا بکەی، قسەی ئەو بخەیتە پێش قسەی علەمای تر یا پێش قورئان و حەدیث، ئەمەش هەر غلووە، هیچی قبوڵ نییە. ئەهلی علم ينفون عنه تحريف الغالين. ئیشی ئێمە، وەزیفەی ئێمە لەو دەورەیەدا ئەو غلووە نەهێڵین، لا هەر شخصێکدا هەبێ. وتەویل الجاهلین، ئینسانی جاهل و نەفام دێت، بە تایبەتی ئەمڕۆ کە کەناڵە ئاسمانیەکان پەیدا بوون، تۆڕە کۆمەڵایەتیەکان پەیدا بوون، منبەری قسەکردن و تەصریحدان زۆر بووە. لە فەیسبووکە هیچ نازانێ، جاهیلێکە بە کەیفی خۆی دێت تەویلات و تەفسیرات و تەحلیلات دەکا بۆ قورئان و حەدیث. یا لە کەناڵێکی ئاسمانی فەضائی میواندارێتی دەکرێن، ئەمە پسپۆڕ لە بواری ئاینی ئیسلامدا. والله جاهیلێکە هیچ لە ئیسلام نازانێ، وەکو پسپۆڕێک و خەبیرێک دەعوەتی دەکەن و بە کەیفی خۆی چۆتە ناو قسەی تێدا دەکا. هەرچی ئێمەیە ننفي عن هذا الدين تأويل هؤلاء الجهلة. مناڵێک کە دەستی کردووە بە تەکفیر و تەفسیق و تەبدیع و تەضلیل و هیچیشی لێ نازانێ. تأويل الجاهلين وانتحال المبطلين. ئەوانەی مبطلن بێدینن، ئەوانە دەیانێ کۆمەڵێشت بێنە ناو دینەوە، نسبەتی بدەن بۆ دین، دینی پێ ناشیرن کەن، دیسان ئەهلی ئیسلام، ئەهلی علم، ئەهلی علم دێن ئەوەش ڕەت دەدەنەوە. بۆ یەکە دیقەت بدەین براکانم، لەم دەورەیەدا بە ئیزنی خوا کە ساڵی دووەمە پاریش کرا، ئەم ساڵیشەوە ساڵی دووەمیەتی، یعنی لە هەر لایەکەوە هێرش بکرێتە سەر ئەم ئیسلامە پاکە، جا بەناوی کوفر و ئیلحادەوە بێ، یا بەناوی ئیسلامەوە هێرش بکرێتە سەر ثەوابت و ئوسوڵ و عەقیدە و مەنهەجی ئەهلی سوننە و ئیسلامی صحیح، ئەوە بە ئیزنی خوای گەورە بەرپەرچی دەدرێتەوە. جا ملحدێک بێت، یا معتەزیلیەک بێ، قورئانیەک بێ، قبوریەک بێت، هەر یەکێک تەکفیریەک بێت، تەبدیعیەک بێت، بیباطل، ئەوانە هەمووی دەبێت شوبهەکانیان هەڵبوەشێتەوە، چونکە ئیسلام خۆی جوانە براکانم. بۆچی ئەوە دەکەین؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام
ڕۆژێکیان دانیشت بوو لەگەڵ هاوڵانی ئەبوو بەکر عومەر عەلی سەحابە زۆریان لەوێ دانیشتون سەحابەی کیبار فەرمووی سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ ئین فیکم من يقاتل على تأويل القرآن كما قاتلت على تنزيله فرمووی لەناو ئێوەدا یەکێکتان ڕۆژێک دێ دەجەنجێت جەنگ دەکا لە پێناو چیدا لەسەر ئەوەی کە تەئویلی قورئان لێکدانەوەی قورئان خەڵکانێک بە غەڵەت دەیکەن ئەو دێت ڕاستی دەکاتەوە ئەو لێکدانەوەیە بۆ ئاەتەکانی قورئان غەڵەتە إن فيكم من يقاتل على تأويل القرآن كما قاتلت على تنزيله فرمي هروكو چون من قتالم كردجي كسانك كطعنيا لا تنزيل قرآن دادان أم قرآن منزلني لا إخوة كفار ومشركين ديان قدام قرآن إن هو إلا قول البشر قصي بشر لا يرخونا هاتوا في عمر إخوة عليه الصلاة والسلام دجي أوان واستعوا فرمي يتشك لأيوة دجي كسانك دوستيتوا كباوريان بتنزيل قرآن هي دلين قرآن لا يرخوا بلام خلالكان لشوية تأويل القرآن آياتك بودينيو بغلط ليشي داتوا بون منايت بودينيو ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون دارو برد كافر دكات هر دارو برد كافر دكات هر بإسراحات يعني فتوى داني تكفير كردن أو خوارنوية ببي وستان ببي شروط ببي موانع بلا آخر فلانة كسيش لەگەڵ تۆ نییە لەوەدا ئەیدەڵێ ئەویش کافرە فڵانە کەس چۆنە خۆشم دەوێ بەڕێزە ئاخر لەوە داوات ئێدا ئەویش کافرە تەواو ئەویشم کافر کرد ئەمە کاریسەیە و موسیبەتە براکانم و ئەمان نەتیجە فتنەیەک و فەوضایەکی لێ دروست دەبێت و مستەقبەل سەر هەڵدەدا لە فتنەی داعش گەورەتر بۆیە پێویستە موسڵمانان پارێزراو بن لەو جۆرە تەئویلە سەقەتانەی کە کەسانێک دەیکا جاکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وسەلام فەرمووی کەسێک لە ئێوە دەبێت تێدەکۆشێ على تەئویل القورئان دەفەرمێ فاستشرفنا وفينا أبو بكر وعمر ئێمەش هەر یەکە لەلای خۆیەوە سەری بەرز کردەوە بەشک و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وسەلام بڵێ تۆی ئەو شەرەفە بەنسیب ئەو بێ یعنی ببێتە مجاهیدێک تێ بکۆشێ دژی ئەوانەی کە تەئویلی غەڵەت و خەتە بۆ قورئان دەکەن وفينا أبو بكر وعمر أبو بكر وعمر ما لقلبه وتما كز نبي أبو بكر أو فضله كز نبي عمر في عمر إخوة عليه الصلاة والسلام قال لا ولكن خاصف النعل نخير هيج ثانين أويك خريكة نعل كان خوي دوريتوا نعل كيد راودي علي الرضا خوي قريب إلا سوتي مجلس كذا نيش بنا على كيد راب وخريب ودي دوري وأقل يجنيه في عمر إخوة عليه الصلاة والسلام خاصف النعل أويك أو فضلي بنسيب دبي أوين على كيد دوريتوا كيا علي كريم أبي طالب رضي الله عنه يعني شيء معناه أولية تفضيل علي بسر أبو بكر وعمر بلام أو فتنة كي دستي بيكردو كي سري هالضا لسردمي علي خوارج كي دستي بيكرد بون با جبهيكو بون با يعني خنجرك لكي خاصري أمي إسلامي لسردمي علي رضي الله عنه أو فضل بنسيب أو بو كواتبرا كان لسردمي علي وتأويلي باطل دستي بيكردوه تأويلي جاهلين دستي بيكردوا وتحريف غالين دستي بيكردوا إسلام بوشي حقا لخلال 23 صالك دا في غمر إخوة عليه الصلاة والسلام كلمة توحيد لا إله إلا الله محمد رسول الله برس كردوا بفضل إخوة لخلال أمهم مسلمانها أوهم مسلمانها واش بوشي وازنية في غمر إخوة عليه الصلاة والسلام فرمي يوشك أن تداعى عليكم الأمم كما تداعت الأكلة على قصعتها قالوا أو من قلة نحن يومئذ يا رسول الله قال لا ولكنكم كثير بل أنتم كثير ولكنكم غثاء كغثاء السيل في عمر إخوة عليه الصلاة والسلام فرمي خريك الروجك بهمو أمتاني كافر آواه رشب كان سرطان هر وكو چون اگر قاپێک جامێک خواردن دابنرێت پێش 6 کەس دەستی بۆ بەرێت ئاواتان لێ دەکەن فەرمویان بۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەو ڕۆژەدا کە دوژمنان زاڵ دەبن بە سەرماندا سەبەبەکە ئێمە کەمین ئەوان زۆر فەرمووی نەخێر ئێوە زۆرن بەڵام غوثاءن وەکو کەفی سەردەریاوان وەکو کەفی سەردەریاوان ئەمڕۆ ئەو هەموو مسلمانە هەیە بەڵام تەماشا دەکەی مسلمان مشغول نییە بەوەی کە ئاینی ئیسلام بگەێنێتە ناو کوفر لتخرج الناس من الظلمات إلى النور مسلمان زورك لمسلمان بهو مشغولة چون فلان مسلمانه كافر كات چون خويني فلان مامۆستایە بڕێژێ چۆن فلان مزگەوتە بتەقێنێتەوە چۆن فلان
مرکزە ئیسلامیە لە ناو بەرێت و کاولی کە مسلمان خەریکی لە ناوبردنی مسلمانە دەرەجەیەک دابەزە ئەوی تر خەریکە چۆن فلان مامۆستای ئەهلی سوننە تەبدیع کات چۆن تەضلیلی کات چۆن لە دایرەی ئەهلی سوننە بیباتە دەرەوە چۆن ئابڕوو و ناموسی بەرێت سبحان الله ئایا سەحابە خەریکی ئەوە بوون یا خەریکی ئەوە بوون کە ببن برحمتك نحن قوم ابتعثنا الله لنخرج العباد من عبادة العباد إلى عبادة رب العباد ومن جور الأديان إلى عدل الإسلام هم قوم يشين صحابيك فرموي خواهي قربوا إن أردوين خلق رزقار كين لا شخص فرستي لا كويلايتي لا جور ظلم مستمو نا عدالتي أين كان يتربو عدالة إسلام بوتنا أخوة فرستي بس أمره تماشا دكين شبه توقفي كردوا يا ضعيفة بو مسلمان بخويانا وخريكا دجايتي يكتر دكن ناكوكا لقال يكتر ما السبب؟ السبب الأعظم هو الجهل في عمر إخوة عليه الصلاة والسلام كباسي أخير زماني كد فرمو يكثر الجهل ويقل العلم جهل زورة لقال ريزم بو قنجي راستو چاكو باكو باش بلام قنجي چي نزانا مواليدي 2000 كان استا او خوي كردو بقاضي بس رمى اسلامي ده بوتا قاضي او كافره او ملعونه او بو جهنم بس روجك مان بو بي لملت بدين لناو تامبرين يرولا بو لناو ما دبن اما مقر توراة وانجيل دلينو بخلق مقر لا كنيسه دمان بينن لا بوذا برستين اما شو روج خريجي ونين خلق فير كنت انا اخوا ببرزده خلق فير كان شون سنة رسول إخواك عليه الصلاة والسلام خلق دز بقرب عيني فيروزي إسلام مكو خوي بزيادو كم براي يكتر بين تفرقا نبي بوكاكا بخويني سرمانتينوي چونك جاهلة ونفامة ونحالية آياتي شي قرتوها بس سقط لي حالي وطوال برو لي برسل لم يلد ولم يولد يعني شي نازل مهم أو قرينية أي شي قرينية ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون إبلا دور زحمة النبي خو بخوا لماله ونباوكتو ندايكتو نخوشت حكم بما أنزل الله يعني بمطلق بكل نايكيت كاتب خوشت كافر كي رولا متان كافر بول بو فعلا لاي اوان هيانا خوشي تكفير دكات خوي تكفير دكات كخوشي تكفير كاو جارا خويني خوشي بحلال دزانيت بو برا كانم ام دوريا خوي جوري ارمتي درمان بيت بود جايتي كسنيه بلكو رحمتك باذن خوي پروردگار بو اواني كدياني مسلمانان لا ريكن اواني كدياني مسلمانان كان دجيك اواني كدياني جهد كان ببلاش بروا اواني كدبنه كاري اوي اسلام ومسلمانان برودوا وبكشنا ريغري له بكري ان شاء الله چونك كاتك ملحدي شي بيدين شبهه لسر الاسلام بلاو دكاتوا كولام درايه وتوبه هلا دا شويت اوي كتو ديلي بمشي وازني او راستكيتي تو دمي دا دخرت كاتي كسي جيتر ديوي بناوي اسلام اسلام وادر خاك اسلام بريتيه لكاول كاري خوين رجي لنا وبردن بيك ونجيان قتل عام بو يروندك يتبران بوشي وازنيه اصلا اسلام ديني رحمته بويا قورتين شعار الاسلام وما ارسلناك الا عذابا يا رحمه للعالمين نقل المسلمين اسلام رحمه للعالمين لهر شويه رحمتي لنا ما اسلامي لينيه لهر شويه رحمتنا ما بزانا اسلام نيه بويا رحمتنا ما اجينا في غمر اخو عليه الصلاه والسلام كان ارحم الناس حتى بالكفار من الكفار بانفسهم لخويا بخويا برحم تربوا برحمه ببهائم برحمه ببشيليك بصقك اسلام ديني رحمته بويا بلا كان اعلم الناس بالحق هم ارحم الناس بالخلق شي زياتر لدين شارزابه برحم ترى بلام اويك جاهله برحمه دلرقه مرچومونه بحموش يوازك دجايتي كاكا بوتو دجايتني برام كهلم ورا دستم بقرا ورا نصيحتمك بوتو يكسر لهلك دقري خوين بريجي لهلك دقري لناوم بري يا ماما صايشي تر لنا بو كاكا بو ابيتك تو براك برحم بتوزك او خلق بوهم يكافره بوهم يكافره بو برحم نيلك الخلق بو نالي كذلك كنتم من قبل فمن الله عليكم فتبينوا خلقان كي كاكا نا حاليه للقضيه كتين جيشت ولا شتي ورا بورن كو قبول يتي بو يبرا كانم لو يبوتري كي كاتيمي بالله كاتي اما كيما اسلامي شي جوان نشاني خلق دين اوهموا شبهاتي كاسلامي راستقين ناشرين دك ولاينين
تاوەکاری نەخوای گەورە نیەتمان خاڵسکە و یارمەتی دەرمان بێ و تەوفیقمان بدا بۆ ئەو کارە مبارەکەی کە لە نیەتماندا بیکەین. خوای پەروەردگار بۆ خاتری ناو جوانەکانت و صیفاتە بەرزەکانت ئومەی ئیسلامی بگەڕێنیتەوە سەر صراطی مستەقیم، سەر سنەتی ڕەسوولی خوا عەلەیهی سڵاو وسەلام، زیاتر لە دینەکەت حاڵیمان کەی، زیاتر هیدایەتمان بدەی، کاری پێ بکەین و ئیستیقامەتمان پێ ببەخشی و ئاخیرمان خێرکەی. یا رب العالمین بەرەکەت بخەیتە ئەم دەورەیەوە و ئەکادیمیای ئامۆژگاری بەگشتی. خوای پەروەردگار ئەجر و پاداشتی هەموو مامۆستایان و هەموو خوێندکاران و بەشداربووانیش و ئەوانش کە دەستی خێریان هەیە تێیدا بدەیتەوە، ئەجرمان بنووسی، ئاخیرمان خێرکەی. والحمد لله وصلى الله وسلم على رسول الله والسلام عليكم ورحمة الله.